ساتی یێرشکردنە سەرگەنجێکی قەزای خورماڵە لەلایەن پاسەوانەکانی مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو هەرێم. ئەو گەنجە و ژمارە گەنجی دیکەی خورماڵ بۆ گەیاندنی پەیامی داواکاریەکانیان لەسەر ڕێگای قافڵەی ئۆتۆمبیلەکانی مەسرور بەرزانی وەستا بوون، وەکو ناڕزایەتێکی ژەڵکی ئاراستەیەکێک لە ئۆتۆمبیلەکان کرد. بەڵام پاسەوانەکانی مەسرور بەرزانی دوای گەنجەکە دەکەون و ناو کۆڵانێکدا بە قۆناغە تفەنگ و شەقلی دەدەن تا هاوڕێکانی لەژێر دەستیان دەری دەهێنن. حیمایەکانی سەرۆکی حکوومەت لەوێ بوون، وەساو نێمە پێمان داون. لەو کاتەیە ئەو کوڕێکە ناوی سینایە چەند هێلکەیەکی گرتە سیارەکان. دوای ئەو کە ڕای کرد سیارەکە کەوتە شوێنی بە سیارە لێیاندا. دواتر دابەستن لێیاندا و سوکایەتیان پێ کرد و ژنێویان پێدا و بە ئێمفۆڕ و بە قنەخۆناغ لێیاندا. ئێمەش بەتەما بوون بشیبن، ئێمەش چوین لە ژێر دەستی ئەوانە دەرمانێنە. کاتێک کە بڵین ئەو گەنجە هێلکەکەی نا بە سیارەکەەوە هەرد ئاوا سیسانیەکی پێ نەچوو بە سیارە کەوتنە شوێنی تێگەی تر لە کۆڵانی پشتەوە تا ئێمە گەشتینە سەر ئەو کوڕە بە قۆناغە تفەنگ و بەلەقە و یعنی خسبیانە عەرزەکە تێگەی لە ژێر دەستیانە بوو ئێمە دەرمانێنە. ئەو کوڕە پێویستی بەوە نەکرد کابرا ئەبێت یعنی لە باتیەوە دەست بەسەر گەنجەکانە بێنێت. کۆرە بران نمونەیەک لە چاوێک لە سەرۆکی کەنەدا بکەن کە چۆن بە سادەیی یەتە ناو ئەو خەڵکە چۆن ڕسم ئەگرێت لەگەڵ گەنجەکانیان لەگەڵ فەرمانبەری دایرەکەی خۆیان تێگەی. بەڵام ئەوانیش بە ساو حیمایە و یەنە ناو شار حساب بۆ کەس ناکەن هۆڕێن لێدان یعنی خەڵک پڕەبا پێ وڵێن. ئەو گەنجانە ژمارەیان 20 بۆ 25 کەس دەبوون. تەنیا داواکاریان کردنەوەی مەرزی ملەخورد و ڕەخساندنی هەلیکار بووە بۆ گەنجانی سنوورەکە. خەڵکی ناوچەکە دەڵێن هەمیشە بەرپرسانی حیزبی ئەم وڵاتە ئارامی تێک دەدەن و سەردانی هەر شوێنێک دەکەن دەیکەن بەسەر بازگا. ناخلاقیانە ڕۆبەڕی ئەو گەنجانی خورماڵ بوونەوە بە شەق و بەلێدان و بە تەنانەت هەڵقتانە سەریشان بە ئۆتۆمبیلەکانی پاسەوانی سەرۆکی حکوومەتی و هەرێمی کوردستانەوە کە ئەمە پێچەوانەی هەموو دابوونەریتێکی وەکوڵی ئەم ناوچەیە کە دەبوو ڕێز لە هاوڵاتیان و گەنجانی ئەم ناوچەیە بگیرێت. ینی ئەگەر ئەم گەنجەش هەستا بێت بە وەک بڵێت تێگرتنی هەرکەیەک لە ئۆتۆمبیلی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەبوو ئەو بەرپرسانێکەوە لەگەڵ سەرۆکی حکوومەتیان و بە سەرۆکی حکوومەتی خۆشەوە بە شێوەیەکی ینی بەدڵێکی فراوانە وەریگرتا. ئێمە بینیمان لە وڵاتانی ئەوروپا سەرۆکی وڵاتانی ئەوروپا ینی بە شێوەیەکی زۆر ینی ئاسایی هەرگیان تێدەگیرێت هێرشان دەکرێتە سەر زۆر ئاسایی وەردەگرێت. تەنانە سەرۆکی حکوومەت بۆ خۆشی لە ئەوروپا لە ماوەکانی ڕابردوودا بینیمان کە یعنی یەک تەبەقە هەرکەی تێگیرا هیچ کاردانەوەیکی نەبوو زۆری ئاسایی وەرگر. بەڵام ینی ئەوەی جێگی داخلە ناو کوردەکانی خۆمانە لەناو هاوڵاتیانی خۆمانە لەناو کەسوکاری خۆمانە کە ئەبوو سەرۆکی حکوومەت سەرۆکی هەموو هەرێمی کوردستان بووایە. سەرباری ئەوەی پاسەوانەکانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو هێرشیان کردە سەر گەنجەکەی خورماڵ و برینداریان کرد کەچی هێشتا ئەو گەنجە لە ترسی دەستگیرکردن لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە خۆی حەشارداوە. بەرپرسانی هەرێم لە کاتی چوونیان بۆ شوێنێک جگەلەوە هەموو ڕێگا و جێگاکان بەسەر بازگە دەکەن هاوکات بەو جۆرە مامەڵە لەگەڵ خەڵکی ناڕازی دەکەن تەنیا بۆ نمایش گوێ لە هەندێک کەسی دیاریکراو دەگرن و وێنەیان لەگەڵ دەگرن کە پێشتر لەلایەن نووسینگەکانی خۆیانەوە ئامادەکراون. سامان فەتاح، کەناڵی یاسمانی پەیام، قەزای خورماڵ.